سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بەردەوامە لە دابەشکردنی نەوتی سپی بەسەر هەژاراندا. تا ئێستا 47,000 لیتر نەوتی سپی دابەش کردووە. لە سلێمانی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و لە گەرمیان هاوڵاتیانی کەم دەرامەت لە نەوتەکە سوودمەند بوون. نەوتەکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بۆ گەرمکردنەوەی ماڵی هەژاران بەردەوامە و دەڵێت ئەوەی لە توانایدا هەبێت بۆ چینی هەژار درێخی لێ ناکات. ئەم نەوتە لە زمانی ئەو نەوتەی ترایە کە 47,000 لیتر نەوتە لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولسار سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریەوە دابەشەکرێت لە شار و شارۆچکانی کوردستان. لەبەرەوە ئەمڕۆ گەیشتنی ئەم نەوتە بۆ ڕێکخراوی ڕۆشناوی دڵانە کە خۆیە بینێتەوە لە کۆمەڵێک نابینە هاوکارەکەی مامۆستا بۆ ئەوانە ئەم نەوتە. ئەم چینە زۆر مستەحەقی هاوکارین بە حقیقەت، یعنی زیاتر حەق وایە لە خەڵکی تر کە بەسەریان بکرێتەوە لەبەرەوەی کە دەستیان بە هیچ ناگام و چەیەکی زۆر کەمیان هەیە کە داخڵی معاناتیانە بی باسوخواسەکەی لەگەڵیانە تیانە خاوەن پێداویستی مەسەلەن بە 150,000 کە 4 تەلەبەی هەیە تەلەبەی زانکۆی هەیە لەبەرەوە لە خەڵکی تر زۆر مستەحەقن کە هاوکاریان بکرێ. هەرچەندە گەرمیان خاوەنی 3 بلۆکی نەوتیە و ڕۆژانە زیاتر لە 30,000 بەرمیلی نەوت لەژێر خاکەکەی دەردەهێنرێت و بە بەرچاوی دانیشتوانەکەیەوە هەناردە دەکرێت، بەڵام دانیشتوانەکەی چاوەڕوانی دەستی خێرخوازانن هاوکاریان بکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش نەوتی سپی گەیاندە گەرمیان و 2,000 لیتری بەسەر هاوڵاتیاندا دابەش کرد. بەڕاستی وەکو سیفەتی هەمیشەی جەنابتان کە ئێمەتان بەسەر کردوێتەوە بە تایبەت لەم وەرزەیە کە وەرزی سەرمایە کە ساردە بەڕاستی ماڵەکانمان ساردن، زۆر ماڵی وامان هەیە کە بەڕاستی کەم دەرامەتن توانای کڕینی لیترێ نەوتی نییە. ئێمە دوعای خێرمان بۆ جەنابتان هەیە کە بەڕاستی ئەتوانن ماڵی هەر یەکێک لەم نابینانە ئاوەدان کەنەوە گەرمی کەنەوە. خوای گەورە پاداشتی بەخێرتان باتەوە، نمونەتان زۆر بێ، ئەڵڵا گیان سەربەرزی دنیا و قیامەتتان کە ئیشاڵڵا. بەڵکوم ئەمە سیفەتی جەنابتان بووە کە دەستی هاوکاریتان هەبووە، دەنگی ئێمەتان گەیاندەوە بۆ کەسانی کەوا ینی بەخشندن و ئەتوانن ببەخشن. بەڵکم ئینشاڵڵا خەڵکانی کەش هەبێ چاو لە جەنابتان ڕێستان بکەن کە بتوان هاوکاری ئەم خەڵکە فەقیرە بکە کە بەڕاستی کەم دەرامەتە و توانای کڕینی لیترێنی نەوتی نییە و توانای کڕینی بتڵێ غازی نییە. سەرڕای ئەوەی هەرێم وڵاتێکی فرۆشیاری نەوتە و خاوەن 5 ملیار بەرمیلیەدەگی نەوتە، بەڵام ماوەی چەند ساڵە هاوڵاتیەکانی نەوتیان وەرنەگرتووە. ئەگەر خێرخوازان نەبێت دۆخی بەشێک لە خەڵکی کەم دەست و هەژار لەو پەڕی خراپیدا دەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.